بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. لە باسوخواستی ئەمڕۆمان باز لەسەر چۆنیەتی و شێوازی ڕاهێنانی زمانەکەین لەسەر چاکە گوتن و چاک گوتن. پێدەچێت ئەرکی ڕاستەقینەی زمان ئەوە بێ کە عاریف و شاعیری خوداناسی کورد مەحوی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ لەبارەیەوە دەفەرمێ دەمێ بە ویسعەتی کورسی کە ڕەم کە پێم ئەی ڕەب زمانێ پێوە ڕوابێ بە قەد هەموو کەوکەب لە عمری نوحەوە تەوفیقی تۆ بکە ئیمداد لە بەحری شکرەوە یەک قەترە بێنمە سەر لەب. واتە زمان تەنها بۆ سوپاس و ستایش و تەوفیقدا وەک وڵێ باسکردنی سیفەتەکانی خوددا و سوپاسگوزاریە بەرامبەر بە بەندەکان. بێگومان زمان یەکێکە لەو هۆکارانەی کە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت زۆرترینی مرۆڤەکانی لەسەر لێپێچینەوە دەکرێ و خەڵکان بەرەو دۆزەخ و بەرەو ئاقار و سەرنجامێکی خراپ پەلکێژەکە خوا پەنامامدا. ئەگەر ئێمە بیر بکەینەوە لە سەرنجام یام هۆکاری ئەو گوناه و تاوانانەی کە ڕۆژانە ئەنجامی ئەدەین لە ژیانی ڕۆژانەماندا بەرامبەر بە خوددا و بەرامبەر بە دروستکراوەکانی خوددا هەر هەمویان دەبنە مایی هەر هەمویان بەهۆی زمانەوەیە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شوێنێکدا فەرمێ ئاگاتان لە زمانتان بێ و خۆتان بپارێزن لە زمان چونکە زۆرینەی ئەهلی دۆزەخ بەهۆی زمانیانەوە دەچنە دۆزەخ. معازی کوڕی جەبەل دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چما خەڵکی بەهۆی زمانیانەوە دەچنە دۆزەخ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ دایکت ڕۆڵە ڕۆت بۆ بکە معاز ئەرێ بەخوا زۆربەی زۆری ئەهلی دۆزەخ بەهۆی تاوان و ئاسەوارەکانی زمانەوەیە. هەروها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە زەیدی کوڕی سابت دەفەرمێ ئەوەی نێوان دوو شەویلگەکەت و ئەوەی نێوان دوو ڕانەکانتم بۆ بپارێزە منیش کەفارەتی چوونە بەهەشتت دەکەم و بەهەشتت بۆ مسۆگەر دەکەم. ئەوەی نێوان دوو شەویلگەکەش واتە زمان کە دەکرێ بڵین لە سەدا نەوەدی تاوان و گوناهەکانی مرۆڤ هەر لە کوفر هەر لە شکر لە شرک بڕیاردان بۆ خوددا هەم لە بوختان لە غەیبەت لە درۆ لە سوکایەتی لە ناوزڕاندن لە زۆر شتی دیکە بەهۆی زمانەوەیە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لەوە دەکەین چۆن ئەو نیعمەتە گەورەی خوای گەورە کە بەی بەخشی بین کە یەکێکە لە نیشانەکانی دەسەڵاتی خوا کە ئەتوانین بڵین زمان هەم وەکو ئەم شتە مادی کە لە نێودەمی مرۆڤدا هەم وەکو ئەنجام کاری کە پێی هەڵدەستێ یەکێکە لە فاکتەر و هۆکارە سەرەکیەکانی هەم جیاوازی نێوان ئاژەڵ و مرۆڤ و هەم فاکتەرە گرنگەکانی مانەوەی هەر میللەت و نەتەوەیە. واتە تاکە هۆکارێک کە بۆونە کورد یا عەرەب یا فارس دەهێڵێتەوە و لە فەوتان و تیاچوون و توانەوەی لە نێو میللەتانی ترا دەیپارێزێ زمانە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە ڕوانگەی ئەوە باز دەکەین چۆن ئێمە ڕۆژانە زمانمان بۆ خێروتن بۆ چاکەوتن بۆ زیکر و یادی خوا بۆ سپاسکردنی بەندەکانی خوا بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی بۆ ڕێکخستنەوەی نێوان دوو کەس یا دوو بنەماڵ یا دوو حیزب یا دوو دەوڵەت بەکاربێنین. ئێستا لە فەیسبووکدا وەکوڵێ خەڵک توانای قسەکردن و شتی نییە واتە ناتوانێت زمانی بەکاربێنە بەڵام ئایا ئەو نووسین و ناوزڕاندن و تەشیرەش بەرامبەر بە کۆمەڵگە و بەرامبەر بە حیزب و بەرامبەر بە دەستگا خێرخوازیەکان دەچێتە چوارچێوەی بەکارهێنانی خراپی زمانەوە یانە. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵای سەید عوبێد زانای ئاینیم کردو. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. بەزای بەخێر باتەوە تەشکرترین سپاس دەکەین سەلامەت بی ئینشەڵڵا. مامۆستا قورئانی پیرۆز و فەرمودەکانی نوری چاومان صلی الله علیه و سلم چۆن باسییان لە زمان و ئەرکی زمان کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. دیارە وەکو لە پێشێکێکا جەنابەت باس کرد زمان یەکێکە لە نیعمەتەکانی پەروەردگار بەڵام لە پێناسەی زمانە دوو پێناسە ئەتوانین بکەین. پێناسەیەکیان زمان بەو معنای ئەو پارچە گۆشتەیە کە لە ناو دەمی ئینسانایە جوڵە و حرەکەکەی کە بە ئیرادەی ئینسانەکە ئی جوڵێنێت و بەهۆی ئەو هەوا و هەناسەوە کە خوای گەورە لە سەوتەکانی دروست کردوە دەنگێکی بۆ ئینسان دروست کردووە لاجەکانی دروست کردووە. ئەمە پێناسەیەکی زمانە و ئەوەی لە ناخی ئینسانەکایەتی بەو زمانەی دەری ئەبڕێت بۆ بەرامبەرەکەی و بەرامبەرەکەی شیلەی تێدەگات. ئەمە ئەتوانی بڵین مانایەکی هەر سەرەتایی بێ بۆ زمان. بەڵام مانای فراوانترەکەی زمان ئەوەی کە
لە فەرموودەکانی خوا و پێغەمبەری خوایە کە هاتووە بۆ تعبیرکردن و لێکدانەوەی ناخی ئینسانەکە چ ناخێکی چاک بێ خراپ بێت ئەتوانین بڵین زمان لەوە فراوانترە جاری وایە چاویش ئەبێ بە زمان ئیشارەتێکی چاو زمانە پێنووسەکەیشمانە بێتە زمان چونکە ئەو پێنووسەی کە ئینووسێت زمان حاڵی ئەو کەسەیە ئەو شتە دەرەکات ئەو کەسەی کە بە ئیشارەتێک قسەیەک ئەکات ئەوی شەر زمانێکە وەیە خوای گەورە لە پێغەمبەریش قبول ناکات صلی الله علیه وسلم کە عەبدوڵای کوڕی ئوم مەکتوم کوێریشە بەڵام کە ڕوخساری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئاستیا گرژ و مۆنە بێ خوا لەوەش لێ قبول لە حتا ڕوخسار گرژیەکیش یا تەبەسومێکیش هەر زمانە کاتە زمان واتە ئەو شتایی لە ناخی ئینسانەکە ئەم ئینسانە کە بەست ذاتی ئەڵڵا ئەزانی ئینسان چییە تا ئیسێک کەس ناتوانێت بڵێ من پێناسی ئینسان ئەتوانم بکەم مرۆڤ ئەەکەم چی بێت جیاواز لە دروستکراوەکانی تری خوای گەورەیە بۆ هەر دیارە بەهۆی ئەو بەشە ڕوحی پەروەردگار کە تێکەڵ بووە لەگەڵ ئینسانە ئینسانی کائینێکە ذاتی خوای گەورە نەبێ کەس نایزانێت بۆیە حتا ئەگەر ئینسان خۆی ناسی خوای خۆیشی ناسیوە ئەوەندە ئاەتی خوای گەورە لە ئینسانەکایە جایەکێک لەو ئاەتانی کە خوای گەورە لە نیشانەی ئینسانەکانەکەیە زمانیەتی ئەم زمانە با بڵین بە شێوە گشتیەکەی بە ئەو شتەی ئەو وەسیلەی ئەو هۆکارەی بۆ بەرامبەرەکە ئەدوێت جا بە چاک بدوێت یا بە خراپ بدوێت یا بە وەسفی بدوێ یا بە تەعنێکی بدوێ پێی ئەو تێ زمان بەڵام لەناو کۆمەڵی کوردواری خۆمانە کە ئەڵێن زمان و لەناو کۆمەڵگای بەشەریەتی شاک و مرۆڤاتیە زۆرتر تەرکیز لەسەر ئەم زمانەکەی زمان یەکێکە لەو نیعمەتە گەورانەی خوای گەورە ئەم بەیانیم لە خزمەتی ئیحیا علوم الدین ئیمامی غەزالی هەموو ڕەحمەتی خوای لێبێ پێناسەی واکە فەرمێ صغیر حەجمه عظیم طاعته هەرچەندە بچووکە بەڵام تاعەتەکەی گەورەیە زمان بۆ لا يستبين الكفر والإيمان إلا بشهادة اللسان نەکەسێک دەتوانی بڵێ ئەم کەسە مسلمانە نەکەسێک دەتوانی بڵێ کافرە ئیلا زمانی نەبێت زمانیەتی ئەبێ شەهادەی نوتق بات شەهادەتی تەئیدی حەقی ئیلاهی کە ئەو بێتە مسلمان ڕەدی حەقی ئیلاهی کردەوە ئەبێتە کافر جاء فرمي ما من موجود أو معدوم خالق أو مخلوق فتخيل أو معلوم فمظنون متخيل أو معلوم أو مظلوم أو موهون إلا واللسان يتناوله همشتك زمان تدخلي تياكا لباري خوامانو زمان تدخلي تياكا لباري شتكي نبونو أو شتا النية أو شتا هيا أو شتا قمان بي أو شتا علم بي إلا زمان تدخلی تیاکە هەموو علمێکی ئینسان هەموو زانستێکی ئینسان بە حەق بێ یا بەتباتڵ بێ ئیلا زمان ئەبێ ئیقراری لەسەر بکات زمان دەری ببڕێت زمانەکەت دەری ببڕێت و ئەمەش تایبەتمەندیە کە غەیری زمان هیچ شتێکی تر نییە ئیسێت چاو تەنها ڕەنگەکان ئەبینێت چاو ڕەنگەکان ئەبینێت چاوە ڕەنگەکان ئەبینێ زمان تەصدیقی ئەکات کە چاو ڕێک کاتێ ڕەنگی سەوز ئەبینێ ڕەنگی سوور ئەبینێ ڕەنگەکانی تر ئەبینێ دیمەنە جوانەکان یانە شیرینەکان ئەبینێ یا زمانە تەعبیری ئەکا ئایا ئەم شتە جوانە ئەم شتە بەکەڵک دێ بەکەڵ نایە زمان ئەبێت تەئیدەکەی ئەکات یا مەسەنەن گوێ تەنها دەنگەکان ئەبیسێت ئەویش کۆمەڵێک دەنگ ئەبیسێت گوێمان بەڵام زمانە تعبیر لە دەنگەکانەکاتەوە ئەم دەنگە ناسکە ئەو دەنگە گرژە ئەو دەنگە زبرە ئەو دەنگە ئەوەیە بۆ بەرامبەرەکەیمان پێمان ئەڵێت و زمانە وەسیلەیە کە لە نێوان ئینسانەکانە و ئاخاوتنی نێوان ئینسانەکان تێگەاندنی ئینسانەکان لە یەکتر بەهۆی زمانی ئینسانەکەوەیە ئەگەر تۆ تەسەور کە زمان نەبێت جۆر جاری وایە منداڵێکمان هەیە هێشتا زمانی نەگرتووە بۆ چەند ڕقەکە بۆ چەند شتێکی تێناگەین عاجز ئەبین بەدەستەسان لی تێناگەین یا ئەو کەسانەی خوای گەورە شوێن نەخۆشەکانمان بیوە ئەو کەسانی کە نەخۆشن زمانیان لە کار کەوتووە ئەوێ شتێک لە ناخێتەوە پێ بڵێ نادە ئاخر لە ئاخر نەتیجەکە سێکە دەسەکاتە گریان چەنا پیا و ئافرەتمان بینیوە کە زمانی گیراوە هیچی بۆ نەکراوە گریفریمەس کاتۆ تخوار بچکە نەیتوانیوە ئەو شتە دەرببڕێەوە بەرە هەستەکەی خۆی دەرببڕێ بۆ بەرامبەرەکەی و زمانە هەستی خۆشەویستیەکە بۆ ئینسان دەرەبڕێ هەستی ڕقەکە بۆ ئینسان دەرەبڕێ
هەر زمانە کەواتانە پەیوەندی نێوان ئینسانەکان وەسیلەی نێوان ئینسانەکان بە یەک بگەن لەسەر چاکە بە یەک بگەن لەسەر خراپە بینسانەکەن گە زمانەکەیەتی وای لێ ئەکات جا لە نێو خێزانێکە حسێبی سەیری بکە تاوەکو کۆمەڵگایەک تاوەکو هەموو جیهان زمانی ئینسانەکەیەتی ناخی ئینسانەکەیت خۆ ئینسان عالم الغەیب نییە بەس خۆی گەورە ئەوە مختصە بە پەروەردگار و بزانێت دڵچی تێدایە خی گەورە ئەوە بەشێکی ترە کابرا ناخی خۆیان بەرامبەر بەخوای خۆی زمانیشی نەبێت ئاگای لێتیەوە عیلمی خوا جیایە ئەمە تەدەخلی کاروباری خی گەورە ناک بەڵام لە نێوان ئینسانەکانە زمانە وامان لێ ئەکات ئینسانەکان بەرەو ئاراسەیەکی باش بەرێت وەربەڕاستی بۆ لەوانەیە بڵێ بۆچی وابێتانێ لەوان ئینسان خی گەورە وەهای دروست کردووە کاریگەری زمان لەسەری ئەبێت ئەخجاری وە کە کەسێک شتێک بۆ من باسەکات شتێکی بۆ باس ئەەکەی کاریگەری هەیە جاری وایە کە گوێت لە نەخمەیەکی خۆش ئەبێت و زمانەکەی ئەوگەر زمانێکی ئەو نەبێ و نەغمە خۆشە من لە بەچی گوێم ئاسوودە ئەبێ پێی ئەو تەسیری ئەو دەنگە ئەو قسەکردن لەسەر ئەم ئینسانە ڕەوڕەوەی ئینسانە ئەگۆڕێت ڕەوڕەوەی ئینسانەکان ئەگۆڕێت بۆیە زمانێکێکە لەو نیعمەتانەی کە دیار نیعمەتەکانی هەموو نیعمەتەکانی خۆی گەورەیە لە لامان بەڵام بە تایبەتی زمان نیعمەتێکی زۆر گرنگە حتا ئەفەرمون سلاح ذو الحدين سلاحێکە دوو تیژایی هەیە ئەتوانی لە خێرا بەکاری بێنی خێری دنیا و قیامەتی پێ بکەیت یەک کەلیمە چەندێک بچووکە چەند کەلیمەیەک چەند بچووکە لە دەمدی ئێمە دێتە دەروەکو لە فەرمودەی پێغەمبەراتوە صلی الله علیه وسلم فەرمێ لە دزداری کەلیمەیەکە تخۆ لای خۆتۆ زۆر بچووکە لە خێرا بەکارهێناوە بەڵام لە میزانی پەروەردگارە چەند قورسایی هەیە چەند پلە ئینسانەکە باتە پێشەوە کەلیمەیەکی وایشەیە یەک گوشەی وایشەیە هەر شتێکی بەسیتە کەلیمەکە بەدەستی هێناوە بەڵام لە میزانی خی گەورە لە شەڕا بەکاری هێناوە لای خی گەورە قورس بۆ کەلێ بۆکەواتە زمان کە هۆکاری سوپاسگوزاری و دەربڕینی وەکۆڵێ پێزانینی ئێمە بەرامبەر بە خوددا بەرامبەر بە دروستکراوەکانی خوددا چۆن ئێمە لە ڕێی زمانەوە سوپاسی خوددا بکەین هەر لەسەر خودی ئەو نیعمەتەی کە وامان لێ ئەکات دەربڕینەکەی پێ وەکۆڵێ ئەنجام بگەێنین ئەمە کەوینە باسیەوەی کە سوپاسگوزاری و شکرانە بژێری خی گەورە بکەین لەسەر زمانەکانمان دیارە وعملوا آل داود شكرا آل داود إعمال شكر عملي شكري بكين عملي زمان شمان أويا أجر زمان شكري زمان أويا كلا أجر بوما نكرا لخيرا بكاري بينين ليش نبي للشر بكاري نيني نعمتك أخوي جورا بيداوين أمانتك للاما مشوكا من دالك ياما باسي ويكوتي ما مستواي بيوتي انت ولا قصكي زور جوان بوا وتی هەموو ئەندامەکانی لەشمە نەزانن ئەمانەتێکە لە لامان دەست ئەمانەتێکە لامان مدەتێکە لامانە قاچمان چاومان گوێمان ئەمانەتێکە خۆی گەورە پێی داوین پێی سپاردین کێ پێی سپاردین خۆی گەورە ئەم ئەمانەتێکە لە لامانە ئەتوانین وەسیلەیەک بێت پێی بچینە پێشەوە گەورەترین عیبادەتی پێ بکەین عیبادەتەکانمان پێکرد شکری پەروەردگارمان پێکردووە پێمان زانیوە جاخوای جل جلاله خۆ نیعمەتە بە هەموو ئینسانەکان بە غەیری ئینسانیشیەوە بەڵام غەیری ئینسانەکان خی گەورە فیترەتی وا دروست کردووە شکری خی گەورە ئەکەن تەسبیحاتی پەروەردگاری خۆیان ئەکەن وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحه أو ليان تيناغن بەڵام ئینسانەکان شکری نیعمەتی پەروەردگاری کە بکات عیبادەتەکەی بە زمانی ئەبێ بە زمانی بیکات قبول نییە لە هیچ ئینسانی عیبادەت کا بڵێ وەڵام منە لە دڵ مائیڵێم ئەبێ بە زمانی ئیقرارەکەی کاتواتە مووقیفەکەی خۆی بەیان بکات بۆ بەرامبەرەکەی ئەخوای گەورە ئەوەیە لە عەبدی نایەوێت لە ژێرەوە هەل دڵی لای خوا بێت و بەڵام تابع بەیەکێکی تر بێ ئەبێ ئەلانی بکە من تابع بە دینی خوام گەم لەگەڵ خوای خۆمە شکری نیعمەتەکانی زمان ئەوەیە کە بە دەرەجەی یەکەم لە ذیکری خوا بەکاری بێنی دوای ئەو ئەگەر نەمانتوانی لە ذیکری خوا دایمێن لە ذیکری خوا بین با لەو شتانە بەکاری بێنین کە بەرەو ذیکری خوا ئامان بات یعنی کەسێ نەسیحەتی یەکێکە قسەی خێری بۆ ئەکات
ئەم کەسە ئەبێتە قسەکردنی ئەم ئینسانە بێتە هیدایەتی ئەم کەسە ئەوش هەر زیکرێکی خوایە بە غێرە مباشیر هەروەکو سبحان الله و تەسبیحاتەکەی وایە ئەگەر هەر نەمانتوانی ئەمە بکەین با هیچ نەبێت دەست بە زمانەمانەوە بگرین هیچ نەبێت غیبەتی پێ نەکەین بوختانی پێ نەکەین چونکە بە ئاسان ئەکرێ گوناهی زمان ئاسانە گوناهی دەست قورسە گوناهی قاچ قورسە هەموو کەسێک گوناهی دەستی پێ ناکرێت دەستێک بەرزی کاتەوە کەسێک لێدانێکی ناڕابە لە کەسەخە بەرامبەری ئەوەستنەوە و دەستیشی تێکەشکێن قاچی تێکەشکێنن نایڵن بجوڵێتە بەڵام بە زمانی خۆتوانێت جمێن بەدا ئەتوانێت غیبەت بکات ئەتوانێت نەمیمە بکات فیدنەی بکات خەڵک بدابەیەکە گوناهی زمان هەم ئاسانە هەم لە قاچ و دەسەکەیش زیاتر کاریگەری هەیە بێگومان زیاتر کاریگەری هەیە بۆیە گەرخوا نەکرد ئەومان نەکرد شکری نیعمەتەکانمان خوا پەنامان بەو لە گوناهەکانە بەکارێمان هێنا ئەو کاتە خوای گەورە معاقبە و مؤاخەزەمان لەگەڵاکە لە ڕۆژی قیامەتە هەم سزامانەدا هەم محاسەبەمانەکە لەسەر مەسئلەی زمان زۆر باش مامۆستا زۆر کەس لە ئاست گوناه و بەڵا و تاوانەکانی زمان بێ ئاگایە پێی وایە تەنها دزی و زینا و مەشروبخۆری و ڕیباخۆری و پیاوکوشتن و بۆ نمونە سوژدەبردن بۆ غەیری خوددا و کۆمەڵی شت ئەمانن هۆکاری بەرە و جەهەنەم دچوونی مرۆڤەکان یان بەونە بەرە و بە کافر نازاندنی مرۆڤەکان یان بەونە تاوانە گەورەکان تەنها ئەمانن کە باسمان کردن بەڵام بۆچی خەڵکی ئێمە موسڵمان لە ئاست ئەو هەموو تاوان و خراپە و بەڵایی زماندا بیاگای وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دایکت ڕۆڵە ڕۆت بۆ بکە بەڵێ بەخوا بێگومان زۆربەی زۆری بەهەشت جەهەنەم بەهۆی زمانیانەوەی جا دیارە ئێمە لە سەرچاوەکەی کە قورئانی پیرۆزە و فەرمایشتەکانی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم و زانایان و علەمایان کە لەم بابا شتیان باس کردووە بۆمان و ئاگاداریان کردووە لێو دوورکەوتێتەوە لە قورئانی پیرۆزە هەر کەلیمەی زمان زیاد لە 25 جار هاتووە جا بە ئەلسینە هاتبێ بە ئەلسینەتیکم هاتبێ بە لیسان هاتبێ بە قەول هاتبێ بێ بە قەول هەر کەلیمەی زمان خوای جەلە جەلالو ئەو زمانە ئەوە ئێمەین جا سەرنج لە ئاەتەکانی خوا نادین ئەگەر لێ وەرگێنەوە چیتە خزمەتی ئەم ئاەتی خوای گەورە کە لە سوورەتی ڕووما فەرمێ ومن آیاته خلق السماوات والأرض دروستکردنی ئاسمان و زەوی واختلاف ألوانكم وألسنتكم وألوانكم زمانتان و ڕەنگەکانتان إن في ذلك لآيات للعالمين عالم القرآن كم عالم بس كده للعالمين بو عالمنا بو عالم بو كسك زانا بيت جا زمانەکانی خوای گەورە و جیاوازیەکانی زمانەکانیش هەر یەکەس بە لەهجەیەکە لەم جیهانە زیاد لە ئەڵێن 1000 لەهجە هەیە لەوانەیە زیاتری شەبێ هەر یەکە بە لەهجەیە هەر یەکە بینی خۆی هەر بۆی زمانەوە تێکگات ئەم زمانە ئەوەندە ئەگەر ئێمەی موسڵمان ئەبێ ئاگامە لێی بێت بەو زمانە دڵ پاراوەکرێت زمان ئەتوانین بڵین داینێ وەکو چی وایە وەکو جۆگەیەکە بۆ سەر دڵ چونکە زمان لەسەر و دڵۆیە لە زمانەوە تەغزیە توانی دڵ بکەی ئەگەر زمانەکە بەردەوام ذیکری خوای گەورەی لەسەر بوو دڵەکە و دە و دەژەنگەکەی پاکە بێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ دڵەکانی ئینسان ژەنگ دەکات وەکو چۆن ئاسنووس و شکان و شتی و ئاستەکان ژەنگەکات ژەنگی ئەو دڵە بە چی لاچێت بە لا ئیلاهە ئیلا الله لا ئەچێت بەو زمانە ئەتوانی بیکەی بە پاککەرەوەی دڵەکە ئەیکەی بە ئەکسیدێک ئەیکەی بە ئەیڕژێنی بەسەر دڵە و دڵەکە بۆ ئەوی دڵێکی مردوونە بێت بە ذیکری خوای گەورە کە ئاشنامان کرد واتە بەردەوام غیذا و پاراویەکی ئاوەکە ئەکەیتە ناو دڵەکە وەکو چۆن درەختێکمە داناوە هەموو ڕۆژێ ئاوەکەینە بن درەختەکە گەشەکە و بەرهەمیشیە بێت بەڵام تو ئەگەر ئاوی نەکەیتە بن با ئەرزەکەیشی جوان بێ با گڵەکەیشی با جوانترین درەخت بێ باش تیشکی ڕۆژیش لێی بە دڵی ئینسانیش ئەگەر زمانەکە نەبێت پاراوی بکە و بەردەوام تەغزیەی بداتێ دڵەکەیش ئەگۆڕێت دڵەکەیش چونکە ئەوەی شت ئەبیسێت بەم لا ئیرادی تۆ قسەی ناشرین ئەبیسیت قسەی ناحەق ئەبیسی مەسەلەن لەه لەعب ئەبیسێ ئینسانە چێت دڵێ وایە بەشێکیش نەحەز بێ و شەیطانیش لایەدا بۆ ئەوەی دڵەکە دائیمە وەکو
وەکو لیجامێک وابێ وەکو لە غاوێک وابێ دڵەکە بگێڕێتەوە ئەتوانێت زمانەکەیە هەم دڵەکە پاراوەکات گەشەی پێ ئەدات ئیتر نایەڵێ شتی تر چێتە ناویەوە کە تۆ لەسەرەوە بەردەوام چۆن خواردن بەردەوام خواردنە خۆی لە شەکە لە گەشایە ئەگەر بەردەوام زیکر و یادی خوا و قسەی چاک و زمان شیرینی لەسەر زمانمان بوو و دەودە دڵەکەی چیەکە خۆشەویستی تیا دروسە بێت کەراهیەتی تیا نامێنێتەوە ڕقمان لێ کەس نابێ وامان لێ دێت خەڵکی تریشمان لەبیر دەچێتەوە خۆمان لەبیر بێت کە بەرەو چاکەکان بڕۆین کاتە زمانە وامان لێ ئەکات بەرەو ئەو کارە چاکانەمان بە توانەکە ئەگەر ئەومان نەبوو ئەمە کێشەکەمان لەمایە جا کۆمەڵگای موسڵمانی ئێمە بەداخۆ خوای گەورە کە فەراغێکی پێئەدا نازانێت لە چیا پەڕی کاتەوە ئەو فەراغەی کە هەیە داران وەسیلەی قسەکردن هە لە بینی من و توا بوو دوو کە زوو بەرامبەری قسەیە کرد ئێستا وەسیلە و هۆکاری پەیوەندیەکانەوە زۆر بووە وەکو لە پێشە جەناب باس کرد ئەمە فەیسبووکە ئەمە تەلەفۆن هەڵ ئەگرێ نیو سەعات غیبەتی خوشکەکەیەکە بداوسەکەیەکە خوای گەورە فەراغێکی پێیەوە نازانێت چێ بەکاری بێنێ ئەم ئومەتی بەتایەتی ئەم کۆمەڵگا ئێمە سێ بە کۆمەلگایەکی ئەم کۆمەلگا کوردەواری خۆمانەڵێ خوای جەلە جەلالو نیعمەتی ئەوەی پیاوین کە ئافرەتانمان کەمی لە ئیشان یا پیاوانمان ئەو سەرقاڵی ئیش نین بەوەی شەو ڕۆژ ئیشکردن وەکو وڵاتێکی ترە بێ هەر لە ئیشا بیت و بڵۆی وەکو ڕۆبەرتێک بێت و بچیت ئەبێ وڵاتانی تر وایە غەیری دووشەمان و پێنجشەمانی یەکشەمە و یەکشەمانی نەبێت ئیتر هەموو ڕۆژەکانی ترکیە گیراوە کاتی نییە کاتی قسەکردنی نیە لەگەڵ کەسە لەگەڵ هیچ کەسە بەڵام ئێمە وەکو کاتێکی قسەکردنی زۆرمان هەیە لەولاوە لە لای چاکیە بەکاری بێنین ئەچین بە خراپیە بەکارێنین شتی لە شتی بێبەرهەما بەکارێنین یعنی بەداخەوە عمرێکی عەزیزی خۆمان بەشتی بێکەڵک و بەڵام ئەگەر لەبری ئەو فەراغەمان کایە ئاخر کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نعمەتانی مەغبون فیهما کەثیر من الناس دوو نیعمەتەیە بەشی زۆری خەڵکی زیان زەرەرمەندن تایە الصحة والفراغ هەم لەشی ساغ هەم کاتی فراغ فراغێکمان کە هەیە ئەچین سەیرێکی بە گوناه بەکاری بینە خوا پەنامان بە ئەو هەموو تاوانە لەسەوە خوای جەلە جەلالو چیمان پێفەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد كرام كاتب يعلمون ما تفعلون كرام كاتبين كي لسرمان نوسيت ملائكي تايبتي دانا خوای گەورە دەسەڵاتیە مشتێک لەسەر بنووسێ خوای گەورە بەڵام بۆ ئەوی ئینسانەکە حسی بێت بە خۆیان بچێتەوە فریشتەکانیشی بۆ داناوی ئاگاداریش کرد وریای ئەم زمان ما يلفظ من قول هیچ شتێ لەم زمانە دەرناچێت إلا لديه رقيب عتيد چاو هم چاودێریکی وردی چاکی لەسەرە هەموو شتێکمان لەسەرە نووسێت لە ڕۆژی قیامەتە هەمووی تۆمارە کرێ پێمانە دێت ئەی فڵان گوناه هەم نەکرد من نەوت ئەوەتانێ ئەو ڕۆژگارەی کە کەوتینە مەحکەمەی خوا پەنامان باو زمان و دەست و قاچمان هات شایەتیان لەسەر دای ئەو کاتە لە چی ڕاکی لە چی جوابێ دەیتەوە زمان هەڵە وڵات پێکردم ئەوەم کرد ئەوەم وت ئەو بوختانە کرد ئەو غەیبەتە کرد ئەو فیتنەیەت کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەڕوا بەلای دوو قەبرە ئەفەرمێ ئەمانە معەذەبن هەردووکیان لە سزایان یەکێکیان فأما أحدهما كان يمشي بالنميمة یەکێکیان دووزمانی ئەکرد زیادە ڕەویەکە نەمام بوو نەمام یعنی چیز یعنی قسەی زیایی ئەکرد کابرا هەر گلەیەکی لێکردی فڵان کەس دوێنێکە بێ قەزا بێ نەها بۆ ماڵمانە چوو بۆ ئەچێتی بۆ لەکۆڵە دوو جوێنیشی بۆ زیاکە دوو قسەی ناشینیشی بۆ زیاکەوای لێەکە بین ئینسانەکان ئەو نیتر تێکەدات ئەمە یەکێکە لەو ئافاتە لەو مصیبەتانی کە تووشی ئومەتی ئیسلامیاتۆ بەدەست زمانیەوە خوای گەورە کاتێکی پێداوین ئەو زمانە لە قسەی خۆشە خۆیسان شەرتیش نییە هەر قورئان بخوێنێت ناتوانێت ئینسان یا هەردوو ئابکا بپارڕێتەوە خوای گەورەش ئەوەی لەسەردانە ناوی خوای جەلە جەلالەهو پێنج فەرزەی نوێژی لەسەرداناوی مانگی ڕۆژ بەڵام خۆ ئەتوانی لە بینی یەکترا بڵین سەلام لە یەکتر بکەین خۆ ئەتوانی کاتێککە باسی یەکتر بکەین شتە جوانەکانی وێنینە پێشچاوە بێگومان
مامۆستا باسی دوو ئافرەتەکەن بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، یەکێکیان خاوەن شەو نوێژ تاعات عیبادەت ڕۆژوو بەخشین، بەڵام دراوسەکانی لێی ناڕازین لەبەرەوەی دوو زمانیەکە وەکۆڵە چاودێری دراوسەکانیەکە شتەکانیان نەگوازێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەمە لە دۆزەخدایە. باسی ئافرەتێکی دیکە بۆ پێغەمبەری خواکەن صلی الله علیه و سلم ئەگەر چی نوێژ و تاعات و عیبادەت و شەو نوێژی کەمە بە پێی پێویست نییە، بەڵام دراوسەی لێ ڕازیە وەکۆ لە دوو زمانی و بوختان و غیبەت و ئەم شتانی بەرامبەر بەکارهێنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مژدەی بەهشتیش بەوەدا. ئێمە چۆن حاڵی بین لەوەی کە عیبادەت و پەرستش و نوێژ و ڕۆژوەکانمان حیکمەتەکەی بریتیە لە داڕشتنەوەی کەسایەتی ئەمە، پاراستنی زمانمان، پاراستنی دەستمان و لە بەکارهێنانی زیانی ئەوانی دیکە داواتە ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. ئەو کاتە توانین بڵێ نوێژەکەم کردو کە غیبەت و دۆزمانی و بوختان و ئەم شتانەت بەرامبەر بە کەسوکار و دراوسێ و کۆمەڵگەکەی خۆت بەکار نهێنابێ. لە کۆمەڵگەی ئێمەدا مرۆڤ ڕۆژ تایوارە خەریکی قۆڵبڕی خەڵکە، ڕۆژ تایوار خەریکی بوختانە، درۆیە، غیبەتە. ئەسرە چێ بۆ مزگەوتێ نوێژەکەی دیوار پێی وایە هەموو ئەو شتانەی شۆردۆتەوە لە کاتێکە نوێژ بۆ ئەوەیە کە تۆ بەر لە نوێژ و دوای نوێژ کەسێکی هێمن و کەسێکی ئەمین بی لە بەرامبەر بە کۆمەڵگەکەت. ئێمە ئەتوانین کۆمەڵێک چاکەی بە ئاسانی بێتە بەر دەستمان بیکەین، هەر چاکە بکەین، کۆمەڵێک خراپەیشمان ئەکرین. ئەمەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەم ئافرەتەی کرد و باسی ئەمانی بۆ باسی ئافرەت بە تایبەتی بەداخۆ خوشکانمان ئافرەتانمان دەرەجەیەک دوو هیمانەیە بۆی فەراغەکەیانەوە فەراغێکیان کە هەیە زمانیان کەم ئەپارێزن باسێکیان هەندێکیان ئەوەی کە پاراستوێتی قیمە بووە، ئەوەی کە پاراستوێتی دیار بووە. بەڵێ ئافرەتانی وا بووە کە زمانی پاراستووە، ئافرەتێکی شکۆمەند بووە، ئافرەتێکی بەهێز بووە، ئافرەتێک بووە کە کەس نەچوو بەر خۆزگا خوشکان چاویان لەو خوشکانە بکردای، لەو دایکانە کردای. ئافرەتی وایە کە چونکە باسی کەسی نەکردووە، غیبەتی نەکردووە، دڵی ساف بووە، خۆی لە ناو خۆیە پەرژینێکی بەهێزی بۆ خۆی، قەڵایەکی بەهێزی بۆ خۆی دروست کردووە، خەڵک لە دوورە شەرمی لێ کردووە. بەڵێ خەڵک نەیتوانێت بەرامبەری هیچ بڵێت. بەڵام ئەو کەسانی کە زمانی بەرەڵا کرد خوانەکە خوار پەنامان بات، زمانی گوێی نەدایە بۆ سەر خەڵکیە بوختانەکان و فڵان و فیسارەکانی کرد، گوێین پێنەدا، سەیرەکەی پێش عەذابە خوایەکەی خۆی بۆ خۆی کەسێکی سەنگین نییە. یعنی سەنگە کۆمەڵایەتیەکەی لە ناو لە دەستدا جایتر لە دائیرەیەکایە، لە مەسەنەن لە ئیش و کارێکایە، مامۆستایەک بێ، هەر کەسێک بێ، هەر ئیشێکی بێ، لە گەورەترین بچووکترین ئیشی بێکە لە ماڵەوە ئیشێکەکات تا گەورەترین کاری هەبێ لە هەر جێگەیەکا بێ، ئەو زمانەی پاک و جوان و شیرین بوو کەسێکی خۆشەویستە، ئەچێتە دڵی ئینسانەکانەوە و لە هەموو کاتێکا لە دڵ ئینسانەکانە ئەبێ. جارێکە ئەمە هەر لە دنیا بۆ مەسئلەی قیامەتیش ئەو گوناهی ئافاتی زمان، یعنی بە ئاسانی گوناه بە زمان بە ئاسانی ئەکرێت. بە تایبەتی یەکێک لەو کاتە خەتەرناکانە ئینسان گاتە بە غیبەت، لە غیبەت و بگاتە بوختانکردن و هەڵبەستنی درۆ. ئەمە خوای گەورەیەکی کە لە سیفەتی منافقەکانە بێ. بۆ ئینسان مسلمان هەڵگری سیفەتی منافق بێ؟ بۆ هەڵگری سیفەتی کافر بێ؟ هەمازین مەشائین بینەمین خوای گەورە سیفەتی کافر باسەکات. توی مسلمان بۆ ئەبێ بگەڕیتوە سەر ئەو ڕەوشتە خراپەی ئینسان ئەگەر گای لێ خۆی بێت، یا مەسەن لێ باسکردنی یەکترا، زمان بەدی یەکترا خوای گەورە بچی تعویلەکە؟ ئەیحب ئەحەدەکم ئەن یەأکل لەحم ئەخیه مەیتا، یعنی قێزەوەندترین شتمانێتە پێشاو، پێتان خۆشە گۆشتی براکەشتان بە مردوویش. جا یا مەسەن لە مەسائیلی لە کالی و بوختانەکانە بۆ دائیمە بوختانی گومانی چاک بە یەکتر نەبین. ئینە بعض الظن ئیثم، ظن گومانی خراپەکان. جا هەر شتێک لەمانە ئەو ئافاتانی زمان کە ئەیکات و ئەو بەڵانی کە بۆ ئینسانەکانی تۆمار ئەکات، جاری وایە قەتڵی تیا هەیە خوا پەنامان بە، جاری تو متهمیکردنی ئینسانە بە داوێن خراپی، جاری وایە باسکردنیەتی ئینسانی بە دزیکردن، بە گوناهە گەورە گەورەکان. دوای ئەو گوناهە بچووکەکانیش دی لەمانە ئەبێتە هەڵوەشانەوەی خێزان، هەڵوەشانەوەی کۆمەڵگا لەسەر زمانی جاری وابوو، لەسەر زمانی یەکێکەوە کە فیدنەی کە چەند کەس کوژراوە.
کەس چەند خوێن بە ناحەق ڕژاوە. ئینسانی بەتایبەتی خوشکانیشمان وە پیاوانیشمان هەروانانێ خۆ جێڵێ بەڵام ئافرەتان قسەکەن بەڵام ئافرەتان جاری پیاوان کاریگەرتر یەک قسەیەکێکەکات دیدی قسەیەک ئەکات بەڵام قسەکەی لە تیرێکی گەورەیە. ئەها شاعیرەڵێ جراحات اللسان ليس لها التيان ما جراحات السنان لها التيان ليس لها التيان ما جرح اللسان. قسەکان زامی شیرەکان چەقۆکان سەرڕاژ ئەبێت بەڵام زامی زمانەکان سەرڕێژ نابێ. تۆ لەوانەیە بڵێ بۆ قسە لە دڵتا ئەمێنێت و فڵان کەس بە خۆی نییە، خۆی هەندێک کەسەیە خۆی گەورە ئەوەی پێ کردووە الحەمدوللیلا سینەیەکی صافی هەیە گوێی بە قسەی خەڵک نییە بەڵام کەم. با ئینسانەکان کاریگەری هەیە لەسەر زمانی. ئینسان بەردێک کێشی بەسەر ئەسەری بشکێ 2 ڕۆژە سەری چاکە بێتەوە ئەسەری نامێنێتەوە. بەڵام خوانەکردە کەسێکیان متهم کرد وتی ئەم کەسە دەستپیسە من کەسە داوین خراپە ئەمەیە ئەوەیە دەسەیرێکی ئەم ناوە نەقسە شوێنی ئەکەوێت لەگەڵی ئەڕوات. ئەم ئینسانیش کە نەقسی و نوقسانیت پێدا خۆی بەرەو ڕاست بنە چۆڵە خۆ من هەر نەقسم هەر نوقسانم. یعنی ئینسانەکان ئەتوانین بەرەو بەرزی بەرین ئەتوانین بەرەو خواریشو بهێنین. بەڵێ مامۆستا بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو کەسێکی دەرونی وەکو حەکیمێکی دەردەدارەکان کاتێک کە ئەبوو زەڕی غیفاری سەرۆکی عەشیرەتی غیفاری بەرامبەر بە بیلالی حەبەشیڵی کوڕی ژنەڕەشەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەست بە گەورەی ئەم تاوانێ دەکات پێی دەفەرمێتەوە پیاوێکی هێشتا بەشێ لە جاهیلیەتی تیاماوە. کاتێک کە یەکێ لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە یەکێکی دیکەیان وەکو تانە و تەشەرێ دەڵێ مەبەستت کورتە باڵاکەیانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەخوا گەرم قسەیت هێندە بۆگەنە بتخستایەتە بەحرەکانەوە ئەوانیشی بۆگەنە کرد. ئێمە چۆن لە ڕوانگەی فرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەست بە کاریگەری و ناشرینی و خێزەونی وتەکانی خۆمان بکەین بەتابەت لە ڕوانگەی ئەو ئەبوو زەڕی غیفاری و ئەو خێزانەی دیکەیەوە. وڵا باشترین شت ئینسان قیاسی خۆی بکات. ئینسان پێی خۆشە خەڵک قسەی ناشرینی پێ بڵێ یا پێ خۆشە سەلامە لێ بکەن یا پێ حەز ئەەکەی ناو برن کە ئەمە ئینسانێکی چاک و پاکە و ڕێک و پێکە یا ناخوانەکەدن بوختانێکی بۆ دروستکەن. دائیمە ئینسان لە خۆیەوە سیرکە بەرامبەرەکەیشی خوێنێتەوە. ئەم کەسانە هەر سەیری بەرامبەرەکەن سەیری خۆیان ناکەن بە حسابی خۆی ئەڵێ بێ با من پێ پارێزراوم بەچی پارێزراوم بچمە پێشەوە بەڵام لەسەر ڕوخانی خەڵکی تر. ئەمە یەکێکە لەو دەردەکوشندانە کۆمەڵایەتی کۆمەڵگای ئێمە پێش بەرەوچوونی هەیە بەرەو پێشۆ چیە بەڵام لەسەر چی لەسەر حسابی خەڵکی لەسەر پێشێلکردنی شانی خەڵکی بەسەر شانی خەڵکییا بێ بڕواتە قادرمەکە دروستەکە ڕێچێت سەرەوە. ئەم دەست بڕە و ئەم درۆزنەوە ئەوەیە ئەمەت کۆمەڵێک پلەیە ئەم پلانە دروستەکات. بۆچی دروستەکە ئەڕواتە سەرەوە ئەنجا بۆی لێت خۆی ئیساحەتکە. بەڵام ئایا ئەم پەیژەیەک ئینسان وا دروستی کا پێی چێتە سەرەوە ئایا ئەم پەیژە ناڕوخێ ئایا لەو سەرۆپایەتە خوارەوە ئایا ئەمانە هەروای حسێبی ئەوی بووەکەن نەخێر. بەڵام ئەی ئەگەر بێنێک پەیژەیەک دروستکا بۆ خۆی پلێ دروستکە لەسەر چاکی خەڵکی دروستیکە لەسەر شتە جوانەکانی خەڵک. ئینسان دوو کەسەکە بەرەو ڕوومانێت کەسێکە کەیەتە پێشەوە دووشتی تیا خوێنیتەوە سیفەتە ناشرینەکانی تیا خوێنینەوە جوانەکانی تیا خوێنەوە. باشە بۆ ناشرینەکان و ئەوەی کە هەیەی لە گوناهی هەیەچێکی هەیە بۆ نەیخێنە ئەو دیۆنەی دێنێ دەست خاڵقی خۆی بۆ شتە جوانەکانی نهێنینە پێشەوە. زانایەکە بخوا زای باتەوە ئەمە سیفەتی بوو یعنی یەکێ بوو لە عاریفان خوا زای باتەوە من خۆم ماوەیەک هاوڕێتیم کرد بوو بەش بە حاڵی خۆم زۆر ئەو قازانجم لێ کردو باسی هەر کەسێکمان لە ئەکرد ئەوی ئەو کەسە ماشەڵا ئەوی جوان هەکا کابرا هیچی تیانە باە سیفەتێکی جوان ئەوی ماشەڵا تۆ کەسێکی زۆر قۆزی جوانی ئەی خۆرەس ئینسان جوان هەر وەلەقەد خەلەق الإنسان في أحسن تقويم. خۆ ئینسان باشترین خەڵقە کەواتانێ لە شەرعیش لای نەیەدا بڵێ ڕیایی پێ کردووە ئەوی ئەو سیفەتە جوانە سیفەتە جوانەکەی هێنا بەم سیفەتە جوانەی گەشەیە کرد پیایە تۆ بە کەسێک بێنی بکاکە تۆ کەزانی تۆ کەسێکی زۆر ڕووخۆشی وەڵا هەروە ڕووخۆش بە ڕوا چاک بە دێکێک ئەم کەسە گەورە ئەەکەی گوترێ حەزرەتی عیسا و حەواریەکانی بەلای لاکی مەڕێکی بۆ گەنی داچن
هەموو بەرماخی خۆیانەکەن لەو بۆنە ناخۆشە و قێزەونە حەزەت عیسا فەرمێ سەیدی دانەکانی کەن چەندە سپی و ڕێک و جوانن کەواتە بێت تۆ میشە شتە جوانەکان لە پێغەمبەرانە شت وەرگرین شتە جوانەکانی وەرگرە بۆ هەر بۆ ناشینەکەی وەرەگری ئەمە یەک ئەمە بە دەرەجەی دووهەم حاڵەتی دووەم بۆی ئەم ئینسانە واز بێنێ لەمە با بەعزە شتێک و ڕات ئەکێشێ گوناه وەکو دەریایەک وایە خۆ لە ئەوڵۆ هە ناچیتە قوڵایەکەی بخنکی لە ئەوڵۆ کەمی ئاو ئەبینی ئاوەکە داریەک ئاتە قوڵە پێ بەڵام ئەگەر ئینسان لە حەزەری یەکەما کە کردی ئیمامی غەزالی 15 ئافاتی زمانی دەنووسیوە لە ئەحیا علومدینە 15 ئافاتی بۆ زمان نووسیوە بەڵام ئافاتەکانی کە نووسیوە بۆ ئەوی لێی دوورکەویتەوە لە ئافاتی یەکەمە چیەگەڵێ یەکێک لە ئافاتەکان مالێ یعنی کە منە الکەلام شتێک کە پەیوەندی منێ وەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من حسن الإسلام مەرئی تەرکو ما لا یعنی شتێک کە پەیوەندی منێ وازی لێ ئەگەر بڕیارمە ئەو شتە پەیوەندی نییە مەسەلەن لە ماڵ فڵان کەسێک کێشەیەکی هەیە بپرسێ ئایا پەیوەندیە بێ خێزانەکەی منەوە دەوا وازی لێ بێت بۆی جەدەل نەکەی ئەمە یەکێکی تر لەوانە فضول الکەلام زیارەوی زیاد لە خۆی قسەی مەکە ئینسان سندوقێکی گەوهەری جوانە تا ئەیکەیتەوە هەموو ئینسانێک تا ئەکەویتەقە بەقەدەر پێویست قسە بکەین بەقەدەر پێویست قسە بکەین چکە ئەگەر بەقەدەر پێویست قسەمان نەکرد ئەمە یا مەسەلەیەکی ترمان لەوانەمان کە ئەمان ڕامان ئەکێشێ الخوض من الباطل شتە باتیلەکان شتی بێهودەیە هیچ ئیسفادەیەکی نییە هیچ کەڵکێکی نییە حتا لە معریفە لە زانینە یەکێ لە زاناکانە فەرمێ خۆ هەموو معریفەت و هەموو زانینێ کەڵکی نییە بۆ ئینسان بۆ من ئێستا مەسە من مەلایکی مزگەوتم عیلمی هەندەسە تازە خۆمی بۆ هیلاکەم بۆچم لە وردەکاری برسم بۆی خۆ ناممە مهندیسێک ئەو ئیشکارێکی مهندیس دکتۆرێک ئەی بۆ نەچم بە ئیشەکەی تری خۆمە کە هەیە بۆ خۆم مەشغوڵ بکەم جا کاتانی خەوض بینە ئەی جارێ هەر باتیلە هەر ئەسڵی نییە هەر فڕوڤیاتی ئەگەریات دروستەکە ئەگەر ئەوە بوو ئەگەر ئەوە بوو ئەگەر ئەوە بوو ئەگەر ئەوە نەبوو لەبەریز عولەمان جاری وایە جوابی پرسیاری ئەگەریاتیان ناهاوتەوە لەوانەیە ئەو شتە وا ببێت خۆشتا نەبووە فقی ئیسلامی کات خۆیتیانە بە نەینووسی هێشتا باش شتێک بڕوو بە ئەنجا قسەی لەسەرکەین تا ڕوونانەکەی ئەمانە ئەجا دوای ئەمە وردە دوای ئەمە کەویتە ئەگەر کەوتە مناقەشە و مجادلە لەگەڵ خصومەت بۆی بزان دائما هەر تەکەبوری بێ خۆی بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خراپترین کەسە فەرمی ئەوانە المتشیقون ئەوانە کە لوود بەرز قسە ئەکەن پڕ بە دەمیان قسە ئەکەن بە قسا خۆیان هەڵەنێن بەزار دەم ئەکەنەوە بەرامبەر ئینسانەکان یا ئەمانە ئیتر باقێکی لەمەوە بێنە بۆچی بۆ غەیبەت و بۆ درۆ بۆ بوختان و بۆ فڵان فیسار دا ئەگەر ئینسان لە سەرەتاوە وریای خۆی نەبێت ئیتر خۆی چاری خۆی پێ ناکرێت ئەوە شەفاعەتی ناکات هەر ئەستیغفرڵڵاه بچێتەوە سەر کارەکەی خۆی ئەبێ وریابین باشترین شتمانەوەیە زمانێک قسەکە وەکو گەوهرێک وایە وەکو جەوهرێکی جوان وایە با ئەم شتە بە کەڵکە لە شتی بێکەڵکە سەرف مەکە مامۆستا مەرجە یا پێویستە مرۆڤ هەر شتێک بێگومان ئێمەڵێن زمان حەقوتن و ڕاستی وتنەوەتە بێ ئەم شتانی پێ بڵێن بەڵام زۆر جار هەندێک شتیش هەیە ڕاستی واقعی و حەقیقەتن بەڵام ئایا وتنی ئەم هەموو شتە ڕاستە بۆ منە پیاوێک دەچێت لای سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوا لێ دەفەرمێ کچەکەم لە سەردەمی ڕابردووە تووشی زینا بوو و ئێستا کوڕێگاتۆتە داوای ئایا من ئەم حەقیقەتەی پێ بڵێم ئیمامی عومەر وەکڵێ گۆچانێک پیاکە شەڵێ حەقیقەتێکە یان بۆونە ڕاستی شتێک کە خوا شاردوێتیەوە تۆ بۆچی دەری ئەخەی ئایا پێویستە ئێمە هەر شتێک لە ناخمانایە دەری ببڕین زۆر جار تۆ لە حەلکردنی کێشەیەکدا دەڵی کاکە وەڵای خەتای تۆ بووە ئەو ڕۆژتۆ کابرا هێندەی تر هار و هی نەبێ کاتە پێویستە ئێمە هەر شتێ بە حەقمان زانی و ڕاستیش بوو بیدرکەین بە زمان هەر شتێک حەق بوو هەموو کاتێ ناوتری ئەبێ حەق لە جێگەی خۆیان بووتر جێ بگرێ حەقوتن دوو جۆرە حەقوتنەکە لە کاتی دادگایە حەقە بێ بووتێ و کاتی دادگاییە کابرا بان کراوەتە دادگا ئەبێ حەقەکە بڕە شایەدە حەقەکە بدات ئەمە هەریەکە لیکولی مەقامی مەقال هەر شوێنە لە شوێنی خۆی هەیە قسەی خۆی ئێمە دانیشین و
قسە بڵاوکەین و بڵێن وڵا حەق ئەڵێین هەر شتێکی بینی لە براکەی و بڵێن وڵا حەقە ئەبێ پێی بڵێم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرمووە من ستر عورة أخيه ستر الله عورته يوم القيامة أي ستر عورتك يعني شي ستری خۆ ناتەواویەکان یعنی چی داپۆشینی کارەکان یعنی چی ئینسانەکان بەداخەوە خەڵکی بەعزێ لە خەڵکی مسلمانی ئێمە وا تێگەیوە ئەبێ هەموو حەقێک بوترێ حەقێک لە شوێنی خۆی ئەبێ بوترێ هەموو حەقێ لە جێگەی خۆیە ئەوترێ لە کاتی خۆیە ئەوترێ لە کەوتە حاڵەتی خۆی ئەوتێ کەسێک دێ بۆ لای کەسێک گەڵێ کاکەوەرە ئەچ عیبێک بێ وەکو دۆستێک بێتەوە بۆم ڕاستکەرەوە ئەمەوێت چ حەقەکەی بێ پێی بڵێ لێ مەشارە ڕیامەکە بە ئەمە یەک بەڵام کەسێکی ترداری وا هەیە ئیستیشارەی پێ ئەکات منەمەوێت داوای کچی فلانە کەسکەم ئەبێت چی حەقەکەی هەبێ بەبێ زیاوەکەم بیڵێ منام نە زیایی پێونێرکەم چکە شەهادەتە بەڵام کەسێکی وایە بۆ ناڵێ هەر لە خۆڵێ کاکەوە فلانە ئافرەتمان داوا کردووە بەبێ و ئیستیشارەکە بۆ سێ چۆر بختانی بۆ دروستەکە کاخۆ ئیستیشاری پێ نەکردویت بێگومان ئەمە ئافاتەکانی ئێمە ئەوەیە هەر شتێک کاتە سەر زمانمان نابێ دەریبەر بۆ بێ ئەبێ دایمی ئاگای لە خۆی بێ لە زمانی بێت حەق خۆ ناڵێ ناحەق بڵێ ئینسان نابێ تەئیدی ناحەقی بکات تەئید زوڵم بکات ڕیا بکات درۆ بکات چونکە ئەگەر خوا نەکردە ناحەقەکەی کرد بە حەق وتی ئەشەمبیلە ئەمە فڵان ئیشەکەی حەقە ئەمە ئەنێ یا بەڵام ئەبێ ئینسانی مسلمان چی بێ ئالم کاتە ئینسافێکی ببێ وریای خۆی بێت لە جێگەی خۆیە بە میزانی شەرع چەندێک خی گەورە پێی فەرموویە بیڵێ ئەوەندەی ئەڵێم چەندێک وتوێتی مەیڵێ ئەوەندەی ناڵێم هەموو ئینسانێکە بێ ئەگەی لەم مەسائلانە تا زانانی ئیسلامیش ڕێیان داوە تۆ لە چاکردنەوە و ڕێکخستنەوەی نێوان دوو کەسدا ئەتوانی ئەو حەقیقەتەی هەیە بیگۆڕی بە بارێکی تر بۆ نمونە من دەڵێم فلانە کەس جنێوی پێداویە بۆختانی پێکردی بەس ئەتوانم بڵێم نەوەڵا وەسفێکی جوانی کردی وتی من ئامادەم دەستخۆم نێودەستی بۆی تۆ ماشتوانێت دروست بکەیت ئەمەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ درۆکردن لە سێ کاتا دروستە یەکێکیان لە کاتی جەنگە جەنگی مسلمان بەرامبەر کافر ئەو کاتی جەنگ و شەڕە خۆ نابێ ڕاستیەکان بڵێ بە دوژمن ئەمە یەک دووهەم شت لە کاتێکە لە بینی دوو کەسا کە یەکیان نەخەیتەوە بەڵێ ئەمەی کە جەنابە فەرمووت دوو کەس یەکە خەیتەوە ئەگەر حەقەکە بڵێ ناکرێ ئەگەر ڕاستیەکان چی بکەیتەوە ئەو چی و تۆ چی بۆ بێتین قاتانێ وەکو جاری وا هەیە فەرمێ درۆیەکی مەسلحەتە ئەوە درۆی مەسلحەتە درۆیەکی مەسلحەت چاکترە لە ڕاستیەکی فیتنە دروستکار ئەم حەقەتانە بێ ڕکاتانێ بۆ ڕێخستنی ئینسانەکان گە درۆشکەی دروستە حاڵەتی سێم لە بینی ژن و پیاوە دوو هاوسەرەکانە هەموو حەقەکە نەوترێ پیاوەکە نابێ هەموو حەقەکە بە ژنەکەی بڵێ بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ گەر خواریەکتان بینی لە خێزانەکانتان نافەرمێ کەسە چۆن خواری محاسبەکە بیر کردو چەند چاکەی هەیە مەسەلەن یەک خراپەی هەیە بەڵام دە چاکەی هەیە ئەفەرمی بە چاکەکەی دایپۆشە زۆر باشە ئەم لەم حاڵەتانە ئینسان خۆ هەموو حەقەکانی بەرامبەری ناوتێ بڵێ بیوتێ چونکە بۆ ئەفەرمێ لە بینی هاوسەرە ئەمە دروستە چونکە هاوسەرەکان هەموو ڕۆژە بێکۆن هەموو کاتێ بێکۆن ئەگەر ئەمانە ئینسیجامیان نەبێ خۆ ئینسانەکان لە یەک جیاوازە لە ئەسڵا بێگومان دیکە لە یەک جیاوازە بێ خاڵێکی کۆمەڵی خاڵی مشتەرەکە بێ هاوبەش لە مامۆستایان کۆتا پرسیارم لە بەرەی کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێ خەڵکی مسلمان ڕاگەاندنکاری مسلمان هێرشێکی ناڕەوا پەلامارێکی ناڕەوایان خردە سەر کەناڵی ئاسمانی پەیام و نەخۆشخانەی خێرخوازی بەخشین کە بێگومان جێدەستیان لە خزمەتکردنی کۆمەڵگە و هەژاران و ئاراستەکردنی مسلمانان و ڕاستکردنەوەی هەڵەکانی خەڵکی کۆمەڵگە وەکو کەناڵی پەیام و نەخۆشخانەی بەخشین هەبوواتە ناوزڕاندن تەشهیر بوختان کەناڵی پەیامیان بۆونە بە پارەخۆر بە دەست بە کۆمەڵێ شت تەنانەت یا خەزخانەی بەخشین کە نەیارەکانمان بۆونە شایەدی ئەوە دەن کە یەکێکە لە خزمەتە جوانەکانی شاری سلێمانی ئەمانە تا چەند دەچنە خانەی ئەوەی کە بەکارهێنانی زمان زۆر بەداخیشەوە کە خۆزگە خەڵکێکی نەیار یا خەڵکێکی ئەلمانیا خەڵکێکی بێدین دژی کەناڵی ئاسمانی پەیام و نەخۆشخانەی بەخشینی بووگوتایە و بنووسیایە بەڵام دەبینین هەردوو ئەو بەڕێزە پەروەردەکراوی ئەتوانین بڵین سەحوەی ئیسلامی لە نێوشیاندا کەناڵی ئاسمانی پەیامن
بەداخەوە یەکێکە لە ئافاتە قورسانی کە ناو مسڵمانە هەیە خۆخۆری ئەمە شتێکی نی خۆخۆری نەبێت و حەسادەت نەبێت ئینسان ئێمە ئامۆژگاری هەموو کەسێکەکەین خی گەورە ئامۆژگاریمانەکە ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا أبي إنسان ئاگای لە خۆی بێ شوێن شتێ نەکەوم کە عیلمم پێی نەبێت بۆچی چکە لە ڕۆژی قیامەتە لێپرسینەوەم لێکە من کەسێک کە شتێکم نەبینیوە نەبە چاوم نەمبیست و لەگەڵی نەبووم یا ئەو منم ئەم بوختانی بۆ بکەم ئەمە دەرئەسڵ ئەمە بۆ هەمانم بەرەبانە بە هەموو کەسێک وای نانێ سا مسڵمان بەرامبەر بە هەموو کەسێک ولا تقف ما ليس لك به علم علمم پێی نەبێت لە خۆش نەڵە شت لەسەر بەینەوە بەڵێ ئەمە یەک دووهەم شت بۆ بەرامبەر بە مسڵمان ئێمە ئەوە دەرسمان مسڵمان بەداخەوە عالەمی ئیسلامی ئومەتی ئیسلامی کە پەردەوازە بووین هەر ئەمە نییە هەر ئەمەمان نییە چەنەها لە قوپۆکمان لێ بۆتەوە چەنەها لای یەکتر ناشرینەکەین خەڵک جوانەکەین لێت تەئکید بێ کابرا سەهیۆنی جوان ئەکات مسڵمان ناشرین ئەکات مسڵمانە لەسەر حەقی خۆیەتی ناشرینی ئەکات بەڵام سەهیۆنیەکی داگیرکەر زاڵم ستەمکار خوێن ڕێژ ئەو جوانەکەت ئەمە بەڕاستی ئێمەی مسڵمان ئەبە ئەو دەرسەمان لە حادیثەی ئیفک وەرگرتایە ئیفک ئەو بوختانی کە کردیان بۆ دایکی مسڵمان خاتو عایشە خۆی گەورە فەرمووی لولا ظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا كاشكي گوانی چاکتان بە یەک بردایە کیاسی خۆم باشە مسڵمانم بۆ من جاری وایە ئێمەی مامۆسایانیم هەر بێ ئەمیش کابرای وایە مامۆسایەک مەلایەک متهەمەکات جاری وای مامۆسام لە پاڵا بوو مەلام لەگەڵەوە وایە وتم بە قیاس لە خۆت کە تۆ وایتانێ لە ماڵەوە تۆ نەنیەتە خراپە لە ماڵە نەوەڵە ئەیدی ئەو شەر وایە تۆ قیاس لە خۆت کە دوێمیش مەسئلەی مەسەلەن خەسخانەی بەخشین باقی خەسخانەکانی تر کە ئەوانەی خەسخانەی خێرخوازی بووە دکتۆرێک بووە خەسەخانەیەک بووە کارێک بووە کەسێک هەڵساوە عانەیەکی بەخشیوە من نەمتوانی عانەکە بەخشم بۆچی ئیتر بۆ شتی بەرامبەر بڵێم ئەگەر من بڵێم ئەم خەسەخانەیە هیچ کاکە بەخشین نییە یا هاوکاری کەس ناکە من چوونکە بۆ لای و شارستەی نەخۆشەکەی بۆ کردووم هاتوومەتە درۆک و خەڵکیتر مامەڵی خۆ لەگەڵ کردووم کاکە لە مامەڵی خەڵکە لە سایەکی لێ نەسەندووم زۆرە تۆ فەرموو لە سایەک لە خەڵک مەسێنە تۆ شتێکی وا چاک بکەرەوە ئینسان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لا حسد الا في اثنتين حسادت لە دوو شتە نەبێ دروست نییە لە کەسێک ئەویش کە حەسان من بڵێم خۆزگایەک و منیش دەسەڵاتم وایە خەسەخانەیەکی بەخشینم دروست کردایە خۆزگایەک و خەسەخانەیەکی و خەسخانەی هیوام دروست کردایە خۆزگایەک و منیش وەکو فڵانەک سەرمایەدار ممتوانیای قوتابخانەیە دروستکەم ممتوانیای مزگەوتێ دروستکەم جا ئەمە کاکە تۆ هەر ئەڵێ ئەوەیە بڕوا هەبێ هەمانە لەم شارە مزگەوتی دروست کردووە ناوی نابم لەبەرەوەی خۆی نەبێت اینێک بینی خۆم و خۆی خۆم بخوا لەوانەیە کەسە هیچ پەیوەندیش نەفسی خۆم پێوی نەبێت مزگەوتەکەی دروست کردووە با عەرزەکەم سبلیتی تایە مۆلیدەی تایە تەعزیی تیا ئەگرن نوێژی تیا ئەکرێ چەند مامۆسای بۆ دابین کردووە چەند مامۆسا نەک مامۆسایە مردوو شۆری تیا ژنان و پیاوانی تیا دیاری کردووە حتا کارمەندێکی وتی کە لەوێ وتی پێی وتوین ئەگەر کەسێک لێرە مردووەکەیشی شۆرت پارەی پێنەبووتی پارەی مردووشۆرەکە نەڵێن بە خاوەنەکەی بڵێن ئێوە چەند لە پارەی مزگەوت بۆی سەرف بکەن چونکە خۆی تەمیلی مزگەوتەکەکە دەی سەرم کردو خەڵک جوێنی پێدا بێگومان قد قيل ما قيل إن صدقا وإن كذبا فما اعتذارك من قول إذا قيل رحمتي لي بمتنبي عليه أوي وتراوى كاري خوتك تا إنسان خمن نبي رسول الله بيان والساحير خواهي قرر السريخس من إنسان صار نبيت من أو برانيك أو خشكورانيك أو دكتورانيك كنالي بخشيني شكل كنالي بيام إيشكا
پێیان ئەڵێم سار مەبەرەوە باش واو پێ بڵێن باشە لی گەڕێ تاواو پێ بڵێن میزانی حەسەناتەکە و بەهێزترە بێت بەڵام ئەمە یەک بەڵام لە مقابلیش ئەوانەی کەوا ئەڵێن پێیان ئەڵێن اتقی الله لەخوای خۆ بترسە یومە تبلە السەرائر. زۆر باشە مامۆستایان ڕێگە ڕەحمەت پێ بکەیت. زۆر سپاس دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بوو سپاس بۆ وتە جوانەکان. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە گەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان سپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.